ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی و کادرانی پێشکەوتوی یەکێتی نیشتمانی کوردستان لە دیدارێکدا گفتوگۆیان لەسەر بارودۆخی یەکێتی و پێویستی بەستنی کۆنگرە کردەوە. لە دیدارەکەدا تاکید لەوە کرایەوە کە پێویستە یەکێتی لە نزیکترین کاتدا کۆنگرە ببەستێت. ئەمە دەرفاتێکە بۆ ئێمە کە یەکێتی سەر لە نوێ دروست بکەینەوە بە بیر و باوەڕی تازە و بەپێی ئەو سەردەمێک کە ئێستای ئەژین و بە سەرکردایەتی تازە و خەڵکی تر و گۆڕانکاری زۆر گەورە بکەین لە ناو یەکێتی بتوانین یەکێتیەک گونجاوتر لەگەڵ ئەم سەردەمە گونجاوتر لەگەڵ گۆڕانکاریەکان دیدڕۆشنتر بۆ ئایندە دروست بکەین و پێم وایە ئەمە کارێکی قورس نابێت. ئەو فۆرمە کە ئێمە بەڕاستییانە ئێستا ئیسباتی تێدا دەکەین ئەو بەسەر چووە لەگەر ئەو قۆناغ و ئەو سەردەما نایە دەبێ هەموو سەردەم و قۆناغیانە هەم عەقڵی نوێ هەم دم و چاوی نوێ هەم بە بەرنامەیەکی نوێ بێنە مەیدان و بۆ ئەو یەکێتی نیشتمانی چۆن پاڵەوانی گۆڕەپانی خەبات تێکۆشان بوو لە معادلەکانە قورسایی یەکەمە لای ئەو بوو ئێستا دەتوانم بڵێم پاشەکشەی کردیە بۆ ئەوی لەو پاشەکشەیە بیهینەوە دەبێ یەکێتی نیشتمانی بە قیادەیەکی نوێ بە عەقڵێکی نوێ بە بیری نوێ بە فۆرمەشکە بێتە مەیدان. کادرانی یەکێتی نیشتمانی کوردستان لە تەواوی ناوچەجیەکانی هەرێمی کوردستان داوا دەکەن یەکێتی بەرەو بەستنی کۆنگرە هەنگاو بنێت و لە کۆنگرە کێشەکان چارەسەر بکرێن و یەکێتی با خوێنی نوێ بکرێتەوە. ضرورەتە کە حتمی و یەکێتی تبێتن خۆڕێخەت و خۆ ئامادەکەت بۆ قۆناغێت بێتن ji bo hindê vê van qeyrana û van girifta serkeftî derbas ket helbete ev jî yan şêwazê yasayê xۆrêxistinê û xwe guhorînê di navê yeketî niştimanî Kurdistan de li gor peyro programî jî de bestina kongreya danana mîkanîzmekê bo hindê ku baştirîn şêwe peyro programekî serdemiyane bête danan û serkirdayetê ku li astê van girift û van pêşhatên nû yên herêma Kurdistanê û Iraqê da bit. بەشداربوانی دیداری کادرانی پێشکەوتوی یەکێتی بۆ گفتوگۆکردن لەسەر بەستنی کۆنگرە کۆک بوون لەسەرەوەی کە دەبێت یەکێتی کۆنگرە ببەستێت چونکە یەکێتی بۆم قۆناغی ئێستا دەتوانێت زۆرترین سەنجە بێت و کێشە و قەیرانەکان چارەسەر بکات. ئەڵقورد ئەحمەد کورسات نیوز هەولێر.